پارتی مەرجی هەیە بۆ یەکێتی تا لە کەرکووک هاوپەیمانی ببەستن. با پەیزانیارەکانی تیوار پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی دەیانەوێت پێکەوە هاوپەیمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دروست بکەن. مەرجی پارتی بۆ هاوپەیمانێتیەکان لەگەڵ یەکێتی هەڵوەشانەوەی ئەو سکاڵایەیە کە یەکێتی لە دادگای فیدراڵی عێراق لەسەر کورسی پێکهاتەکانی هەرێم تۆماری کردووە. هەروەها مەرجێکی دیکەی پارتیەوەیە کە یەکێتی پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات تا تەمەنی یاسایی خۆی تەواو دەکات. ئەو سەرچاوەیەوەشی بۆ تیوار ئاشکرا کرد یەکێتی ناچارە بە مەرجەکانی پارتی ڕازی بێت چونکە خۆی پێشنیاری بۆ پارتی کردووە بۆ ئەوەی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوپەیمانی بێت. ئەم دەست پێشخەرە یەکێتی بۆ هاوپەیمانی لەگەڵ پارتی لە کاتێکدایە لا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە پێی ئەنجامی سەرەتایی یەکێتی 5 کورسی و پارتی دیموکراتی کوردستان 2 کورسی بەدەستهێناوە. پێکهاتەکانی عەرەب و تورکمان پێکەوە 7 کورسی و پێکهاتی مەسیحیش 1 کورسی بەدەستهێناوە. جگەل لەمە لایەنە کوردیەکانی دیکەی بەشدار لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ کورسێکیان بەدەست نەهێنا. تیوار پەیوەندی بە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیەوە کرد. ئەو ئەندامی سەرکردایەتیە گوتی لا بەرامبەر هاوپەیمانی یەکێتی و پارتی لە کەرکووک یەکێتی بە مەرجی هەڵوەشانەوەی سکاڵاکەی لە دادگای فیدراڵی عێراق ڕازی نابێت چونکە لە کەرکووک یەکێتی براوە یەکەمی سەر هەموو پێکهاتە و لایەنە سیاسیەکانە بۆیە چاوەڕوان ناکرێت یەکێتی مامەڵە بە کورسی پێکهاتەکانی هەرێمەوە بکات بەرامبەر بە هاوپەیمانەتی پارتی لە کەرکووک.